دەستان خۆش کاکە ڕەحیم کاکە ئالانجان بۆ پۆسەویدارە جوانە خۆشەویستانم لە گەڕێ میدیا سڵاوتان لێ بێت خۆشحاڵم بەختەوەرم کە ئەمڕۆ دوایین بەرنامەی ساڵی 2022 پێشکەشەکەین لەگەڵ کۆتایی هاتنی ساڵ ئێمە هەمیشە بە خۆشی و بە شادمانی ئەچین بەرەو پیری ساڵی نوێەوە ساڵی نوێتان پیرۆز بێت ئێمە دڵنیان کە ساڵ پڕ بوو لە قەیران و نەخۆشی و ناخۆشی و نەهامەتی و قەیران و ئەو هەموو ئاڵۆزەی کە هەیە بەڵام ئێمە نەوەستین لە گەڕێ میدیا بە پشتیوانی ئەم هونەرمەندە میلیە دڵسۆزانە بەردەوام بووین هەموو ڕۆژێک هەموو هەفتەیەک هەموو چالاکیەک هەرچی چالاکی کلتوری و نێتەوایەتی و بۆ نەنیشتیمانەکان بۆ ئێمە لە خزمەتان نبووین ڕۆژانە بەرنامەمان پێشکەش کردووە دڵخۆشین کە توانیوە دەستگیرۆی هەندێک هونەرمەندی تازە پێگەیشت و بکەین کە بێنە ناو دنیای هونەرەوە و دڵنیاین ئەوانە دوا ڕۆژێکی باشیانە بێت خۆشحاڵین کە دوێنێ بەرنامەیەکی تایبەتمان لەگەڵ یا دوو ڕۆژ پێشستا لەگەڵ هونەرمەندی خاوەن پێداویستی تایبەت کاکە ڕەوەز ئەنجامدا کە کاردانەوەکی باشی هەبوو دەنگدانەوەکی باشی هەبوو و زۆر هەوادارێکی باشی هەیە و پەیوەندیمان پێوەکەن دەستخۆشیمان لێکەن ئەمڕۆ لە کۆتا بەرنامەی ساڵ لەگەڵ هونەرمەندێکی میلی دێرینی دەنگخۆش کە لە خانەوادەکەی کوڕەکەشی بە هەمان شێوە هونەرمەندێکی بەتوانایە لە شاری مەریوان لەو دوی زرێبارەوە تۆ بۆ لامانوێژ مام عوسمان مەریوانیە مام عوسمان جاگە مایکەکە و بگریوە دەستەوە ئێمە بە ناوی دەستگای میدیایی گەڕیانەوە بە ناوی کەناڵی گەڕیان پێشتر لەگەڵ تۆە چەندین دیمانەمان ساز کردووە لە کافتریای زەردەشت لە کافتریای کلتوری فەرمانبەران لە ڕادیۆی بابان لە ڕادیۆی گەڕیان ئەمە دووەم سێم بەرنامەی بەڵام ئێمە تێر نابین لە دەنگە بە سۆزەکەی تۆ بەخێر بیخ مام عوسمان مامۆسەگیان سڵاو و ڕێز و حورمەتم هەیە پێش هەمووی بۆ هەمووتان زۆر بەڕاستی بەرنامەکە جوانە بەلامانەوە ئێمە چەندێ دڵمان لە ڕێز و حورمەت خۆتان چووە دەستخۆشی لە بەرنامەکانەوە ئەەکەین تۆ کەسانی گەنیتە ئێرا شایستەی سەربەرزی و سەرکەوتنن بۆ ئێمەش سەرمان بەرزە پیانەوە ئەو هاوڕێیانتە ئەو هاوکارانتە چاویان ماچەکەم لەلایەن خۆم و سڵاو ڕێزمێ بۆ بینەران و بیسەرانیش خۆم بە خۆشحاڵە زانمەکە لە لای ئێوە دانیشتوم یاخوا بەخێر بێ مام عوسمان چ ئاواتێکە هەیە لە ساڵی ڕابردووە نهاتوێتە دی ئەوەی کە من بزانم تۆ ئاواتێکە دەیە ئەو با بە قسەی خۆش دەست پێکەین ئاواتی لۆدی بە مامەلان نشیوت ئاواتێکی هێ نهاتوێتە وڵا قسەی خۆشیش خراپ نییە مامۆسەگیان ئاواتێکە هێ نهاتوێتە دی خۆزگەم بزانێت چێ مام عوسمان وڵا خۆتانە زانن ئەمە جا مامۆسا جەزا خۆت هەڵاکەی بە قورئان مام عوسمان زۆر دڵی تەڕا بە دوای ژنێکی باش ئاگەڕێ خاسەوانێ کولە من بۆ سێ ڕۆژیش بێپەلەم نییە ئەڵە پەلم نیە لە دیوتمان ئینشاءڵڵا بەشکم دەستمان بکوێت وڵا ئەگەر هەوڵم بۆ نەدەشکان لە تۆ ئالانەکەمەوە هیچ برا گەورە نەبوویان کاکە یاخوا بە خێر بی بووە دەستگای میدیایی گەڕیان دەستخۆشی لەکەم مام عوسمانجان پێم خۆشە بە خۆشەویستان بڵێم هەچ پەیامێکیان هەبێ بۆ گەڕیان میدیا هەچ ڕەخنە و پێشنیارێکیانە بێتوان لە ڕێگەی هەر سێ ژمارە مۆبایلی گەڕیان میدیاوە 0771 471 52 64 و یا خۆ ژمارە مۆبایلی 0771 891 75 75 کە واتساپی لەسرە بۆ کوردانی تاراوگا یا خۆ ژمارە مۆبایلی 0750 727 85 35 کە مەشیان ڤایبەری لەگەڵایە ئەتوانن پەیوەندی بکەن بە بەرنامەکەەوە بە هاوکاری هونەرمەندی بەتوانە و نەیژەنی بەتوانە ژەنیاری باڵەبان کاکە ڕەحیم کە هەمیشە هاوکارمان بۆ لەگەڵ مامە ئالانجان کاگالان ڕەفیق کە خۆی کاکە بەخواوەنم بەشداری کردووە خۆم ئیتر وتمان بابەجیان بەبێت تۆ خۆش نییە تا ئیتر قسانە مەکە و وەرە سەرەوە مام عوسمانی وەڵی کاکە جابرا کێ دڵێتی ڕەحیم وەڵا کاکەوەنە بێتان بووە کاکە ڕەحیم زۆر ئینی پێ سەر تەلەڤیزۆن بینراوە وەڵا مامۆستا جەزا دای لە بنەکەم ئەگەر ئالان و کاڕەحیم نەبێ ئەم جێشە خۆش نییە نەبەخوا چۆن ئەچینە لای یەکەم گۆرانی کە ئامادەمان کردەوەیەکەوە ئامادەکردنەکە چیە 10 دقەیەک پرۆڤەمان کردووە ئیتر هیوادارین مام عوسمان هەر لەسەر ئەو توانەی کە پرۆڤەمان کردووە بەیەکەوە میرۆدیەکان خۆشتر بکەین پێشکەش بێ بە بینەر و بیسەر چاویان ماچەکەم
بۆچی وەنجارەیان عاشقاری دێنیا وەی وەی باوراوانە یاندەنی تۆیە کوڵێ ئەغیان بەیزەولانە یان بوومە لە ڕێزەی وەی ئاخری ئەزەومەیانە وەی وەی باوەرەونە ئەغڕێزە ئەبەوەڕێزە دایمە چاوەکەم توا لە ڕێیکە ڕێزە من لا فكري تويا بيت على أشير يا خو وي وي باورانا أمدا ما دميا ويهن بايزا ولانا ديت خوابانم فومن وقرحيا أغزر بيتاوانم صالتر وي دبراني كبي أخم صالتر وي دبراني كبي كني شاب شاب وي كران وربي وي وي باورانا يندني تويا أي آخر ضيمانا دەستان خۆش بێ دەم خۆشمام عوسمانجان بۆ میلۆدی خۆشە مامۆساگیان بەڕاستیەوە بە بۆن و بەرامەی ئەو دوو زرێبار و مەریوان و سەیمحەمەی سەفایمان بیرەخاتەوە هونەرمەندە میلیە دیێرینەی کە بەڕاستی بە نەمری ماوەتەوە تا ئێستا نامانە کاکە فاروقی شارۆڵ یاخوا سڵاوتان لێبێ ئینشاڵڵا تەمەندرێژ بن فاروقی شارۆڵە یاخوا ماشەڵاتان لێبێ سوپاس کاکە فاروقجان جەمال عومەر سڵاو ڕێزی نردووە ئەحمەد عومەر ئەحمەد خۆشناوەتی پەیامنێر و بەڕێوەبەری پێیجمان لە هەولێرەوە ئەڵە سڵاو ڕێز بۆ مامجەزا و کاگالان و میوانە بەڕێزەکانی گەڕیان ئەڵێ هیوادارم ساڵی تازە بێتە مای خێر و خۆشی بۆ گشت لایەک ملای خۆمەوە بە ناوی دەستگای میدیایی گەڕیانەوە سڵاو ڕێزەنێرم بۆ سەرجەم هەوادارانی گەڕیان لە هەر شوێنێکی ئەم دنیاە کە لەگەڵمان بوون بە ماوەی ئەم 3 ساڵە کە پشت و پەنای گەڕیان بوون
سڵاو و ڕێز و پیرۆزبایی لە سەرجەم کارمەندە خۆبەخش و ماندوونە ناسەکانی گەڕامیدیاکەم لە سلێمانی و لە شاری هەولێری خۆشەویست لە شوێنە گاوکارمان بووبن. سڵاو ڕێزە نێرم بۆوانی کە ڕۆژە لە ڕۆژان بە کۆمنتێ بەلایکێک پشتیوانی گەڕێمیدیان کردووە. گەڕێمیدیا و ئەو کەناڵەیە کە بێ پشتوپەنە بێ هیچ پێچوپەنایەکیش بێ ئەوەی سێبەری هیچ حیزبولایەنێک بێت تا ئێستا لەسەر پێی خۆی وەستاوە. لە کاتێکدا ئەو میدیانی کە ئێستا هەیە زیاتر خەریکی قوڵکردنەوەی ململانێ و قوڵکردنەوەی هەواڵی هەڵبەسترا و زۆرجار بە درۆ چاواشەکاری بە هەواڵی نەخوازرا و بە هەواڵی نەها و بە پەلەی ناخۆش و خەبەری زۆر زۆر بوومە لەرزە ئاسا کە هەمیشە معنایەتی خەڵکدا ئاوازێنێت و دڵی خەڵک ناخۆشەکە توانیوە نەتەراتیان بکەن لە ناو کوردستانەیە و بە چەندین شێوە پارە بچنەوە لەسەر خوێن و قوتی و میلەتە. ئێمە بە پێچوانی ئەوانەوە هەمیشە هەوڵمانداوە بۆ خزمەتی کللتور و هونەر. ئێمە ماوەی ئەم 3 ساڵە هەزاران تراک ئەرشیفمان کۆکردێتەوە، ڕەنگە هەندێک میدیای کۆمە بێ هەزاران هزار دۆلاری کۆکردبێتەوە لەو هەموو یاریە سیاسی کەیکا یا لەو یاریە ناخۆشە و قێزەونانی کەیکال ناو کۆمەڵگایە. ئێمە تەنها ئامانجمان دڵخۆشکردنی ئەوەیە. هیوادوارم بە پشت و پەنای ئەو کەسانی دڵسۆزم بۆ گەڕامیدیا و بە تایبەتی کارمەندە خۆبەخش و ماندوونە ناسەکانی گەڕیان و هونەرمەندە میلیەکان ئەندامانی کۆمەڵی هونەری میلی کە ئەوان پشت و پەنای سەرەکیمانن هەمیشە بەشدارن لە هەموو بەرنامەکانمانە بەبێ بەرامبەر بە خۆبەخش. ئەتوانم بڵم هەر بە نمونە کاگالان وەکوتمان ئەوەنە دەرکەوتووە لێرە یا کاک ڕەحیم لە سەدان بەرنامە ئێرەیە بەشدار بوو بێ ئەمە هەمووی دەستکەوت و دەستخۆشی ئەوێت چکە بەڕاستی دەستکەوتە بۆ ئێمە و مای شانازیە بۆ ئێمە و جێگەی دەستخۆشیشە بە ئەوان کە ئەوە گیانی خۆبەخشیان تایە و ئامادەن لە بەرنامەکانمانە. کاک ڕەحیم جان جارێک تو سپاسی تۆ کاگالانەکەم. مام عوسمان جان چینە لای گۆرانی دۆممان
بەزێمە پێر کرد بێژە ئۆ بەو چەمچەماڵە بەزێمە پێر کرد کەولێ ئەی بەو چەمچەماڵە ويكل كي هواي أوخم كي بيت وضلقيان ويشاب يا دەم خۆش مام عوسمانجان دەستان خۆش مامۆسایگیان کاکەڕحیمجان دەستان خۆش سەرانی ئازیز خاتوبان عیرفان سڵاوی نردوو بۆ ئێوە سڵاو ڕێزی نردوێمە سڵاو و ڕێزەنێریم بۆ سەرجەم کارمەندانی پێشتری ئەوانی گەڕامیدیا ئەوەی کە ڕۆژێ لە ڕۆژان لە گەڕیان لەگەڵمانە بووە بۆ بۆنەی ساڵی نوێەوە دەستخۆشی دوانژەکەن ڕێز و سڵاومان هەیە بۆیان خۆشەویستانەمە بەرنامەیە ڕاستەوخۆ پێشکەشەکرێت بڕیارمانەوە بۆ ساڵی نوێ بە چەندین بەرنامەی ناوازۆ بینە خزمەتان بۆ مەبەستە چەندین بەرنامە ئامادەیە لەوانە بەرنامەی دەمەتەقی لەگەڵ عەریف حەمەتاڵ ڕۆژانی شەمە و چوارشەمە پێشکەشەکرێت ڕاستەوخۆ بەرنامەی دیداری هونەرمەندان جەلاگۆڵەی بە شێوازێکی نوێ و ستایلێکی نوێتەوە بەرنامەی هونەرستان و بەرنامەی چایخانەی گەڕیانی جارێکتر پێشکەشەکرێتەوە لە گەڕامیدیا بۆ کەسانەی ئارەزوی کاری خۆبەخشیان هەیە دەرگای دەستگای میدیایی گەڕیان کراوەیە گەڕیان ماڵی هەمووانە ماڵی ئێمە نیە هەر کەسێک ڤیدیۆکەی چێ بێتوانێت لەم بەرنامەیەوە بەس بە مەرجێک بازە سیاست و بازە قەیران و بازە ناخۆشی نەکە ئێمە تەنها شادی بەخشین لەم کەناڵە تەنها خزمەتی هونەر و کلتورەکەین لە هیچ مەسەلێک ترە ئێمە پێمان خۆش نیە دڵی هاوڵاتیانی خۆمان ناخۆش بین مام عوسمان ئینشەڵا گەر ژنەکە و دەستکە و شایەکی خۆش ڕێگە خێن و لە گەڕامیدیا ئێمەش داوات بکە مامۆسایگیان وەڵی هەرچی خواپی خۆشە بە ئەوە بێ ئیتە خۆشە مناڵەکان خۆمان ئەوە دوو لە ڕێجەماعەدەوە و ڕاوەکەن و خەو بینن بێژن بابی ئێمە کە یەتوانێ ئەوەکە ئەگەر پارە بم بەخۆشن زۆرە مامۆسا جەزاوە لێ من ئەمە ژنێکی خۆباش ژنێکی ژنێ بەهەدی ئەوی دڵتار بێ ئەوش مناڵکار بێ پیرم بۆچ ئەگە کۆن بێ من هەباتەنیا بم باش وەڵا 25 ساڵ تاشی سازیاتە بێ من هەر خۆم لە ژن هەڵایەت ڕحیم یا ڕێزمەیە بۆ تۆ جیای تا من جسم و خیلێتی خۆمەزان چییە گەنجی حساب نییە باکیمە بەهیوام ئینشەڵڵا ئەواتەکە بێتە دی لە ساڵی بەخوا بەخوبانە و دڵتە چاولیا دوعای خێرە بۆکەم لەبەرەوە تۆش دڵمان خۆش کرد تۆ ڕەقەمەکەم بڵاوە کە باوە هەزاران هەیە ئەویسمان ئەوەتان پێ بڵین مام عوسمان مەریوانی لێرەیە ئەم ڕۆژانەمی ڕۆژی خۆشی و شادی ئەوە چن بۆ باخەکانتان بۆ دانیشتن بۆ سەیرانەکانتان
ژمارەی مۆبایلی مام عوسمان ئەگە پێم بڵێ خۆی 0 سەونەوە 0 1950 1970 ئەگەر ئەوەی تریشان بووار باشترەوە خێرتانەکە فرەتری تر ئەچکەسێ دانیشتێکی بێ زۆرتر من حەزم لە ڕێز و حرمەتە کورە ژن بە حەڵاڵی نەبێ یا ڕێک و پێک نەبێ چیمە لەم کێش ئاسو ئەبوبەکر ئەوە سڵاوی نردووە مامە ئاسۆجان مامە عوسمان جان ئیشەڵا دڵی خۆشە بێ لێرەوە مام عوسمان مەریوانی ئەگەر بوێرە بێڵێت حەزەکەم لێ بپرسم تەمەنی چەندە بەس بەخوا ترسم نیوەی بەتەواوی نەڵێ مام عوسمان تەمەنە چەندە قوربان ئەگەر لە گەنجی ئمڕۆ بڕوانم 18 ساڵم لە گەنجی ئەمڕۆ ئەوە کوتر ئەگەر وەک دڵی خۆم بێ 12 ساڵم بە تەمەنی 63 ساڵم یا ڕەوی تەمەن درێژ بی بە قوربانە تەمەن درێژ بی بە قوربان ئەچینە لای گۆرانی سێم زانی مام عوسمان چی بۆ ئامادە کردوین بەیەکەوە وەڵی مامۆسای گەورە جەنابەتی و کاکە ئالان و کاکە ڕەحیمی چاوێن ماچەکەم لە خزمەتی هەمووانە
پێشکەش دەستان خۆش بێت دەم خۆش مام عوسمانجان پێشکەش مامەساگیان کاک ئەحمەد خۆشناوەتی لە دەنگی مامجەزا کە زانم مامە گیان داوای لێ بردنەکەم خۆشەویستانی گەڕامیدیا کاکە ئاسۆ بوبەکر دەستخۆشی نردووە زۆ سپاس دەکەم ئاسۆ بوبەکر جایتە سڵاوی نردووە کاگەنۆری خەیا سڵاوی نردووە زۆ سپاس کاکە ئاسۆ بوبەکرەوە بەڕاستی جێگەی دەستخۆشین زۆر سپاس مامە ئاسۆجیان خۆشەویستانم ئەماوە ئەرچی من تۆزە خورستر بۆ خۆمە بێیشی مۆنتێرەکەش بکەم و عەسفیش بکەم و پێشکەشکاریش بکەم ینی لەبەرەوە تۆزە داوای لێ بردنەکەم ئەگەر هەندێک کەم و کورتی تەکنیکیمان هەبێ لەبەرەوەی بەتاقی تەنیام لەگەڵ من و مامبوران و کاگالان هەرکەکانمان زۆر خۆرستر بووە کاری خۆبەخشی وایە ئیتر ناتوانانی زۆر لە کەسکەی ئەو کەسانی کە ئەتوانن زۆر ماندوو بن لەگەڵمانە بۆ نمونە کاگڕێبازی دیجێی بەڕاستی ماندوو بووە لەگەڵمانە زۆر لەگەڵ گەڕامیدیا ماندوو بووە بەڵام ئێستا لەبەرەوەی لە کارێکی ترە دەوامێکی تری هەیە ڕەنگە وەکو پێویست نتوانێت هەموو کات لەگەڵمان بێت ئێمە گلەیمان نییە لەبەرەوەی ئەو کەسە خۆشەویستانە زۆر هاوکارمان بوون خۆشەویستان پەیوەندیەکانتان نەتوانین لە ناوبڕەکانە وەربگرین لەبەرەوەی وەکو باسم کرد بە تاقی تەنیا هەندێک پەیوەندیم بۆ هات بمبورن کە نەمتوانی لەو کاتەیە وەڵام بمەوە لە کاتی ناوبڕەکانە هەچ پرسیارێکتان نەبوو لە مام عوسمان یا بۆ بەرنامەکەش پامێکتان هەبوو بە خۆشحاڵی و لە خزمەتان نابین ئێمە چاوتان ماجەکەین کاک ڕەحیمجان چ گۆرانی تری ئامادە کردبوو کاگەنۆری خەیات پیاوە جوانانەی کە لە دوکانی خەیاتیەکەیە هەموو ڕۆژیۆ لەم رادیۆ مشاهدەی بم ئەم قادت بەری منیش هەر دروستکەری ئەوە ئەی قاتەکانی منیش بازێکی ئەو دوورێتی کاک ڕەحیمجان کاگەنۆری چێکە لە دەسۆزەکانی لەبەر هەر خزمەتی کەلتورەکە کە هەریش نەبێ بە پاراستنی شێوازی دوورینی جلوبەرگە کوردەکان بە شێوە جوانەکانی لە دوکانەکە زۆر کەم دەورە سایزەربێت دایمە زەر باڵەبانە سڵاو ڕێز بۆ کاگە نۆرجان نێرم کە هاوڕێی من و کاگە برهانیشە هاوڕێی خۆشەویستمانە چای ماجەکەم ئێمە سڵاو ڕێزمانێ بۆیان زۆر حەزەکەم بڵین ئەگەر بە کاکانان هاوکارمان نەبێ بە زەربشی هێواش دەگەڵێ سەلەکە چێکە لەو گۆرانیانی کەەوە بەدەنگی مام عوسمان زۆر خۆشە وەڵام من ئەمەوێ ئێوە پێتان خۆش بێ من بۆ خۆم حەسێب نییە وسلام أكسا كيبا وانيان أنا شيء كلاويو أي ما تؤمنوا له وما تؤمنوا له كرنا شاورا يسوع المعين أين ظل في له
لقيان ويخوادني يعني خامو أي خوادني يعني خامو يان ولكيز نتسوى بصرجا لبحيم جيان أي هوا ببسوى وهوا ببسوى ويتكينا لك باوان جان أي بنا لينا ويبيا ويتكينا لكم باوان جان وبزر دبا ويبيا أي بزر ديبا ويبيا دەم خۆش مام عوسمانجان دەست پێشکەش بێ خۆش پێشکەش بێ کاکە ڕەحیمجان دەست خۆش بێت لەگەڵ مامە ئەلانجانە مام عوسمانجان تۆ زیاتر یەکەم جار کە وەکو جاری پێش و پرسیارم لێ کردووی ڕەنگە کاریگەری سەی محەممەد سەفای دەسەر بوو بێ وڵی من ئەو نەخۆش مێلی لە فرە شوێنە ئارێژن گۆرانی سەفای من بۆ بێژە ولا لەو شوێنانە بازێکی مناڵ و مەزومی هاتیە ڕێزمێ بۆیان بێشەباشی هەر گوناحە گۆرانی بێژی ئینسان هونەرمەند ئەگەر لە مەسلەی وجدانۆ بێ بگونجێ بتوانی دەسەڵاتمان بێ خۆ بێپارە بێژن لە لای من و حرمەتی زیاترە وەلێت ماشە بەڵام بژێوی ژیانە لەسەر و هوەرە بێت پێویستت بەوە هەیە کە خەڵات بکرێت و مامۆستا جەزاخۆ من نەمبیست و سیارە بێ بەنزین بڕۆ هەلێ ناکری بڕۆ ئەبێ بنزینی تێ بە بازەکەتە تا ئاوانەکەم نازانێ بنزین چییە ڕاستە خۆی لە کۆنەوە لە هوەری میلیا ئەو بەشێک لەوە هەیە کە پێوترێ شاباژ یا پێوترێ پاداش یا پێوترێ بەخشش پێویستی بێ هوەرمەند بەوە نەبێ ناژی کاکە هوەرمەندی میلی بە تایبەتی بەڵامی ترە و هوەرەش بە شانسێت سە هەندێکەکەی خۆی بە هوەری میلی ئاڵواسیوە شەی وایە کۆڵە دۆلارە چنێتەوە لەسەر گۆرانەکانی ئێوە مەسەلەن گۆرانەکانی سێ محەممەد سەفایی هێنێ ئەوەی عینەدین هێڵێ عینەدین خۆی نان نێبیخوا کاکە مەم شوێ لە کافتریاکان شەوی دەوەڕقی پێپەیاکە بەبێ وانی کاکە عینەدین داما حەسەن زیرە خۆیە تا کۆچی دوایی کرد بستێ ئەرز نەبوتی بحەسێتەوە ئەحمە شەماڵ خۆی هاوارەکە بە گۆرانی وڵێ ئەمەندە زەویم دەست ناکەوێ تیا بحەسێەوە تا بەقەدر لە پەدەستێ یا بەقەت کراسێ بەڵام کاکە مەم شوێ بە گۆرانەکانی ئەو دنیای پارە پیاکە و هیچ هاوکاری هوەرمەندانیش ناکە هاوکاری هوەرمەندیەکانی هاوڕێی ناکات هاوکاری تەنها ژەنیارەکانیش ناکە مەسەن مۆسیقانی کە لەگەڵ مادانشتون خوێنی ئێمانە ژەمژێ جاری وایە بەس بۆی خۆی ئیسپادێک زۆر بکە یاکی بەردەبات و تەواو ناوێت کەسی تری ئیسپادە بکە بەس عین چاو چنۆکن بە کورت و مختصر من جاران زۆر حەزمەکە هوەرمەند بە هوەرەکەی خۆی بژی بەڵام ئێستاکەیان بینم بەو شێوە چاو چنۆکی کە تەنها سوودیان بۆ مۆسیقەکانیش نییە هەندێکیان ئەم مۆسیقانە پێیانگەیانون مەسەلەن سەرەتا ئەمان دەستیان کردوون هەتا بوون بە هوەرمەندە و کاگالانە لە
بەرهەمی دەیان لەم هونەرمەندانی کە ئێستا خۆیان بە ڕقەمەزان کاتی خۆیان لەوانەیە بڵم زۆر تەکلیفی کردوێتە مامە ئالان یا کاک ڕەحیم باڵەبانێکی بۆ عەزبکە ئێستا ئەمان بەسەر ناکاتەوە بەداخەوە دنیاوەی دیاتەوە مام عوسمانجان مامەسەگیان ئیجازەی دوو سوالم بوو پێش هەمووی دەستخۆشیەکەم لە هەڵەبجەی شەید چی گۆرانی ێژم ڕێز و حرمەتم زیاترە گەن و شاباشیش مەکەن دەستیان خۆش ڕێزمەیە بۆ کانیپانکەش بۆ بە تایبەت بۆ کەبابیەکان کانیپانکە هەمویان بەڕاستی منیان سەربەست کرد بوو دوو سێ ڕۆژ لەویا بووم ئەی چەمچەماڵی چەمچەماڵی بۆ شاواژنەوە لێ بۆ هەموو شتێتە ڕێزیانێ ئەوانەکەم لێ زۆر تەقدیری توان لێ زۆریان خۆشەوی بۆ شاباش نین وەلێ بۆ حرمەت و ڕێز و میوانداری عیبیان نییە دەی ئەخوا هەست سەرکەوتون بۆ کاکە نازم و جەماعەتەکە ئەچینە لای ئارۆڕام کۆتن وابزانام کاگوراندا کە دوای ژەبێ بە گۆرانێکی شاد ئەوەشەکەین بە دیاری بەرنامە ئەمە کۆتا بەرنامەی ساڵی 2022مان بوو خۆشەویستان لە بەرنامان نەبووم بەرنامە ڕێبکەن بەس کە مام عوسمان هات نەمانتوانی مام عوسمان بەسەر نەکەینەوە چکە هەر جارە بێتە سلێمانی ئێمە هەمیشە لە خزمەتیا بووین لە پێشوازیە بووین چەندین بەرنامەمان بۆ زمانی خۆیان بە قەولی خۆیان بۆ ئیجرا کردو بۆ ئەنجام داوە لەبەڕووی کە ئەم هونەرەمەی لێ بە نەمری دەستخۆشی لە یەکەم منی بە کاکە ڕەحیم و کاکە ئالان و جوانم بە فیلم بەداری خۆشەویستەکەی کاک بورهانی خۆمان کاک بورهانی عەزیز بەڕاستیەوە بە حرمەتن بەخوا من بۆیە ئێمە بۆ خزمەتانە ناخۆ مەبەس ئەگە قەرار پۆڵ و پارە بە هەری مرۆ بە پێنج گەڵانەیە هاتم وەڵا ئێمە بۆ نەگوێت هەموو شتێکی لێ لەگەڕیان بەس پارەی لێن جابرا ئەوانە کە جمهوری ئەوەن ئەتوانن چاویان لێمانە بێ وەڵا کەس لێمان نەبووە هەندێک هونەرمەندێک کە یە بۆ هێرە خۆی بە چەپکە گوڵەکەوە بە چێسێ هەوەیە بۆ لامان خزمەتمانەکان سواسی هەموو لاگەکەین خۆشەویستانم ساڵی نوێتان پیرۆز بێ کۆتایی بە نەهامەتەکانی ساڵی پار بێت هیوادارم هیچ جاردێکی نەخوازە ئەم شۆ لە سێمانە ڕووینەیە لەبەڕی بەڕاستی بە ئابڕوومان نەچێت لە بەرچاوی خەڵک و بێگانە و دۆست و دوژمنمان پێخۆش نەبێت تکایە شەوێکی ئارام و ئاهەنگێکی خۆش بەڕێ بکەن لە شەقامی سالم لەگەڵ خۆشەویستانە بەبێ کێشە مەشاکل لەگەڵ دیارە بە نرخەکانی مام عوسمان کە ئارۆڕام کۆتەرێک و چەند گۆرانیشی شادە بە دوایەکە کۆتایی بە بەرنامەم ڕۆهێنم زۆر سپاسی هاوکارانم کاکە ئالانجان ئەلان ڕەفیق و کاکە ڕەحیمی باڵەبان و کاکە بورهان و هەموو هاوکاران پێشکەشیان بێ ئەوە لە دووریا لە نزیکە پێشکەشیان گیان کنه هوا بورانه دیدم و بالای تو گیان وشی و نایا بورانه غريبان تواقشوا كنابورو يا رجال كمل دل اي وي 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 بطنا وبري وكلا كروان باوان مشودنا يكوري وكلا كروان شودنا يكوري
الخفا لسايد وضل ببداني شديدي لسايد وضل ما يعدم كريين بينا يقاتل ويغم غم 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 أفيرو شم غم هاي سريع كل مين عسكم بيدي لكاني راشي لكاني راشي اسمع بوب زمر آلان بوبانا يكوشي أغلي أغلي لانا ويسملتك ليشي لانا باغ لما ما زار جوانا خرنا مال خرنا مرمري اي خرنا مال خرنا مرمري تلقى كروب عثمان بنجي باي فري تلقى كروب عثمان بنجي باي فري اوه بابي صبوي قريه شوك الرحيم جان ويشوك رخيني أفضل شوك آلان جان أيشوك رخيني وجلالان الزرباب مدم همدر فرني وجلالان الزرباب أفضل فرني كش يا اخوان خير